خۆشەویستان لە پێنجوێنەوە سڵاوتان لەبێت خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شارۆچکەی پێنجوێنەوە لەگەڵ هاوکارم عەبدوڵڵا مستەفا بووینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە بەڕێزان لە بەرنامەی دووەمدا و لە شارۆچکەی پێنجوێنەوە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێد ئێوەی پەیامەکان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان ئەمڕۆ دەمانەوێت لە هاوڵاتیانی شارۆچکەی پێنجوێن بپرسین ئایا پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە ئێستادا لە چه ئاستێکدایە ئایا ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانەی کە لە ساڵانی ڕابردوودا لە ساڵانی 60 و 70 و 80کاندا کە خەڵکی شەوانە کۆ دەبووەوە سەردانی یەکتری دەکرد کاتێکی خۆشی بەسەر دەبێت پەیوەندی خزمایەتی و پەیوەندی کەسایەتی زۆر پتەوە بەهێز بوو لە ئێستادا تا چەند ئەو پەیوەندیە ماوە و تا چەند خەڵک وابەستەی ئەو جۆرە پەیوەندەن هیوادارین پەیوەندیەکان لێرەدا وەکو جاران بێت ئەوێ بەڕێزیش بینەرمان بن با بزانین لە زاری هاوڵاتیانەوە بزانین پەیوەندیەکان چۆنە و چۆن باسی لێو دەکەن یەو بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون ئایا پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە ئێستادا لە چه ئاستێکدایە وەکو جاران نەماوە قەتسی لێ ڕەحم وەکو جاران نەماوە شتەکان زۆر فەرقی کرد پەیوەندی و عەلاقاتی خزمەت دۆسایەتی ئەو کەس شتانە نەما حتا دراوسێ سەردانی دراوسێ ئێمە هەمومان دابڕاوین لێ برا لە برا دابڕاوە کەس لە کەس دابڕاوە هەمووشی هۆکارەکە ژیان هەمووی بە شوێن ژیانە ڕاوە مەسەلە ڕەحمسی لێیە خەڵک ڕەحمی نەماوە بۆ کەس منتیقەی پێنجوێن بەناوبانگ بوو لە ساڵانی ڕابردوودا بۆ پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەتی و کەسایەتی و شەوان لە ماڵانە کۆبوونەوە و گاڵتەوگەفی کوردەواری و قسەی خۆش و نوکتەبازی ئەو شتانەی تیادا بووە بەناوبانگە لە ئێستادا ئەو پەیوەندیە ماوە ناوەڵا نەماوە لە ئێستادا هەر لە خۆمان هەر دراوسەکانی خۆمان بڕوا بێمانەیە باقل بە 10 و 15 کردێنە هێشتا ماڵەکەی بۆچی لەبەرەوە خەڵک کەسابەتی نییە و خەڵک بژێوی ژیانی ناڕەحەت دەڕوا ئەوە ئەم بازارە خۆتان ئاگاتان لێدی چییە خەڵک ئیش و کاری نییە هەر لە خۆ خەڵک زەوقی نییە و وەکو جاران نییە جاران ئێمە لە لادێ من دیاودەیە ڕۆژین شەو بۆ شەو نشینی و بۆ سوعاوەت و بۆ قسەی خۆش و گۆرانی باشە خۆ جاری جاران خەڵک دەوترێت ڕەنگە بە مانگی جارێکی لێ گۆشتی نەخوارد بێت ڕەنگە زۆر لە ئێستا نەبووتر بوو بێت بۆ جاران پەیوەندیەکان بەهێز و ئێستا بۆ نییە کەس ناکەی خەڵکیش بێڕەحم بووە ئەو سێ خەڵک بێڕەحم بووە ئەو کاتە خەڵک هەستەکەم نیوە ڕاستیشی شوان بوو ئێواران کە ئاهاتۆ هەر دڵی زۆر مرتاح بوو ئیسێ کابراڕێ سەحابی دوسێ دەفتەرە ئیسێ لە وەڵام مرم لە برسان یعنی شەو بەداڵقی بەیانی و خەیۆڵ بەیانی من چی بکەم و چی نەکەم توانین بڵێن پەیوەندیە کۆمەڵایەتەکان وابەستەیە بە دەروون ئارامیەوە بە دەروون ئارام وایە دروستە ئارە وەڵا پەیوەندی بە میزاج نەبوو ڕەنگە تااقەتی وەشن تااقەت نییە نەپسی بۆ لای دۆز نەپسی بۆ لای خزم یانی مەگە خزمێکی نزیکە نەخۆش بێ هەتوانیی سەردانێکی کەی مەگەرەوە زارا خەڵک تەلەفۆن بۆی بە تەلەفۆنەکەم بەدیسە تەلەفۆنەکەش بەڕەحم تەلەفۆن ناکا بۆ خزم خۆمەکەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە مەنتیقەی پێنجوێنە لە ساڵانی ڕابردوودا زۆر باسەخواسی خەڵکی لەسەر بوو دەوترا خەڵک شەو کۆ دەبوویەوە شەو دائانیشتن قسەی خۆشیانە کرد لە ماڵانە کۆبوونەوە شەو نشینیانە کرد خواردنیانە خوارد میوانە خوارد چەرەسیانە خوارد مێوەش ئەم جۆرە شتانە هەبوو تا چەند ئێستا ئەو پەیوەندیە بەهێزەی جاران ماوە نەماوە زۆر کەمی کردووە لە لادیەکانە باشترە یانی ڕەنگە شتێک هەبێت لەو دانیشتن و مەجلیسە کۆنانە بەس ئێستا ناو شارەکانە هەر تەواو کەمی کرد بۆ کار چییە؟ هۆکاری ئەم ڕاگەیاندن و تەلەڤیزیۆن و بە زۆری مۆبایل و ئەو شتانەیان ئێستا خەڵک وەکو جاران نەماوە ناکەی خەڵک خۆی بێڕەحم بووە بە تاکید ئەوەش یەکێکە لە باسەکان بەرەوەڵا خەڵکی وەکو جاران نەماوە قەتسی لێ ڕەحم وەکو جاران نەماوە شتەکان زۆر فەرقی کردو ئێستا فەرقی زۆرە لەگەڵ جاران خەڵک لە هەموو ڕوانگەیە کۆیان نەک هەر مەسەلەی کۆمەڵایەتیەکان هەر لە مەسەلەی پێکەوە ژیان جاران کۆمەڵەشت هەبوو هەر بە هەرەوەزەکرا لە لادیەکانە خەڵک یارمەتی یەکتریە ماڵی دروستە کرد پێکەوە ژیانی جاران زۆر خۆشتر بوو ئێستا تەواو کەمی کردەوە بەڵێ تۆ میوانە زۆر دێت خەڵک سەردانی دەکات بەڵێ من وەکو خۆم بەڵێ تۆ چۆنی لەگەڵ خەڵکە ئاچیت بە تاکید ئێمە ئەوانەی کاوە تۆزێ تەمەنمانەیە نایڵینەوە شتە بە سەرمانە تێبەڕێ بەس ئەوانەی کە تازە پێەکەن هەز ناکەیت مرۆڤ کە چوود شەوانە لەگەڵ بەر و دراوسەکانە لەگەڵ خزم کە سوکارە کۆبوویەوە ئەگەر خوا نەخوازە لە ماڵیشە کێشەیەکی هەبێ ئەگەر گرفتێکی هەبێ ئەگەر لە ڕووی دەرونیەوە نامرتاح بێ هەز ناکەی لەو مەجلیسیە بەبای ئەدا
بەتاچی جا خۆجاران ئەو خەڵکە ینی کێشەی نەبوو لەوە چێ خەڵکی زوو کێشەی زۆرتر هەبوو بێ بەڵام خەڵکی زوو ئەوەندە عاقل بوون ینی خۆیان چارەسەری کارەکانیان کرد ینی لە دیەکە کێشە نهاتۆتە ناو نهاتۆتە قەزایەکەەوە بچێ شکاتی لێ بکە کێشەکە و پیاماقولانەی جاران کە هەبوو خەڵک لەبەریان هەڵاستا ئێستش لە ئێران ئەو شتانە ماوە بەس لێرە زۆر کەمی کردوە نە احترامی ڕیسپی ماوە نە پیری احترامی هەیە نە بەو شێوازەی جاران ینی زۆر کەمی کردووە ئەرز و ئاسمانی فەرقە پەیوەندە کۆمەڵایەتەکان لە پێنجێنا چۆنە هاتوچۆ و سەردانیکردن و شەوانە کۆبوونەوە ماوە وەڵاهی ماوە بەس بۆی موبایل و فەیسبوک کەم بووە ئەی تەکنەلۆژیا کاڵی کردوتەوە بەڵێ ئەوی کاڵی کردوتەوانێ و ئینی کردوە نەماوە بە زۆر بەکەمی ماوە ساڵان ئەو شتە زۆر هەبوو ینی خەڵک زۆر هاتوچوو یەکتریە کرد بەڵێ ئارەوەڵا بۆ خەڵە جاران خەڵک ئامۆژەیەکیە کرد دۆست و ئەمە دراوسێت و بۆ ماڵ یەکتر خەڵک ئامۆژە ڕۆی بەم لاولایە خۆشەکانە تاچەند سەردان دەکەن وەڵای ئەوەی کە دراوسی بێسکەنە بۆ هیندی ئێرەوە ئێرە شوێنێکی ئەشاهێرە خەڵک سەردانی یەکە کات کەمێک تەکەم تا زۆر سەردانی یەکەکەن وڵا ئەم پەیوەندی لە ساعت هەشتای نەما لە ساعت دەی بۆ بیسی ئەگەرما بۆچی هۆکار چییە؟ وڵی هۆکاری ئەم مەسلەی موبایل و تەلەفۆن و جۆرەشانە جا خەڵکەکەش هەست زیاتر لە یەک دابڕاوە هەز ناگەی خەڵکیش خۆی تۆزێک بێڕەحمە بەرە وڵا بێڕەحمە بەرەوە بێڕەحمەکەی دەوری هەیە لەگەڵام مەسلەی موبایل و جۆرەشانەیش تەلەفۆنەی دەوری هەیە لە برادێکم پرسی قسەیەکی گە سەرنج ڕاگەشاموتی زۆر جا خەڵکەکان ئێستا لەبەر تەماح سەرە ناپەرجە سەردانێک دیگەن تەماح تا چەند هۆکارێکە بۆی کە خەڵک ئەوەندە ماندووی بەدەستکار و کەسابەتەوە شەو توانایەوە نێ بچێ بە سەردانیەک تەماحەکەش بۆ بە سەبەبی سەرەکی تەماحەکەش بۆ بە سەبەبی سەرەکی مەسلەی ئەوەش مەسە بڵێ زیاتر پەیوەندی و علاقاتی خزمەت دۆسایەتی و کەس شتانە نەما حتا دراوسێ سەردانی دراوسێ ناکە باشە لە ساڵین ڕابردووە کە جەنابەت لەو مەجلیسانە بەشدار بووی هەستە بە خۆشی کردووە خۆش بوو ئاراوەڵا خۆش بوو مەجلیسان کابرادانی قسەی خۆش و سەر گوروستەوە بە سەرهات و ئەمڕۆ هەچۆن قسەکەی سەرەکەی مەسەری باسی سیاست هەست ناکەی مرۆڤ ئەگەر بێتاقەتیش بێت کاتێ ئەچێتە ئەو مەجلیسانەوە دڵی خۆشە بێ ئارامە بێتەوە لە نەخۆشی دەرونی بە دوورە بێ ئارامی تایە لەوانەیە بڵم ئەو پڕی ئەو کابراگەر زۆر لە مێشکیشە نامرتا بێ ئەو کاتەکە جەز ئەو جۆرە مەجلیسانە سەرەکەی ئیسراحەت پەیوەندی کۆمەڵایەتی دەرمانە بۆ ئینسانەکان لەم کۆمەلگای ئێمە وایە جاران ئێمە لە لادێ من دیاودی ڕۆژین شەو بۆ شەو نشینی و بۆ سوعاوەت و بۆ قسەی خۆش سەبەبی ڕێیسیش خەڵک گۆشەگیر بووە خەڵک ملمینی سیاست بووە هۆکاری کەمبوونەوەی ڕەحمی خەڵکە زیادبوونی تەماحە ئەگەر پارێژ نەبوو نەزەوقێ بێنە تااقەتی ئیشە بێنە تااقەتی پێکەنی نەبێ بە هیچ هەر حەزای شەخەڵ مەرحەبەی بکە دەوترا لە ساڵانی ڕابردوودا لە منتیقەی پێنجوێنە پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بەهێز بوو خەڵک زۆر هاتوچوو یەکتری یەکرد شەوان کۆبوونەوە گەنجەکان بە تەمەنەکان قسەی خۆش گۆرانی وەتن نوکتەوە بەسەرهات شەوچەرێکی خۆشان بەسەرە برد تا چەند ئێستا ئەم پەیوەندی ماوە ئیسێش تا حەزی هێشتار ماوە لەناو کۆمەڵێکە هەر ماوە یعنی دۆست و برادەر و کەس و سێمە خۆمان مەسەلە جەماعەتێکین شەوی لە ماڵێکەوە بینە ئەچینە شوێن بەس وەکو بڵێ ئەو خۆشیە و ئەو زەوق و شتەی جاران نەماوە هەر خەڵکی پێنجوێنیان خەڵکی لادەکانی پێنجوێن خەڵکی لادێکان شوێنێکی بەس خەڵکی میراوە بەس سێ دەمێکە لە پێنجوێن تقریبی 6 ساڵێکە بەڵێ هۆکار چێوە ئەو پەیوەندیانە هەستەکەی کاڵ بۆتەوە وەڵی هۆکارەکە کابرا بڵێ نەبوونیە کە میزاج نەبوو تااقەت هێشتانەشینە هێتێک هەمووی ئەگەڕێتەوە بۆ هۆکاری ئەو کاتی خۆی خەڵکی ژەر نەبوو بووە بەس بۆ ئەم پەیوەندی ئەو نە بەهێز بۆ ئێستا نییە شتەکەی نازانی کام هەز ناکەی خەڵکیش بێ ڕەحم بووە وەڵا خەڵکیش هەیە لێوە بۆنێ ئەم فەیسبوک و موبایل و تەلەڤیزیۆن و نامەیەک بۆ نێرێ مەسەلە ئەو لەکوێی تو چی و خارێکی چیت و ئیسێ سەردانەکەیش نەما ئەی نامەکەم بۆ نەناردی کاکە لەبەر ئەوەی نەماوەکە خەڵک بێپارەیە خەڵک زەوقی نییە خەڵک بە هیچ ئینسان زەوقی نەبوو تااقەتی و شانێشی نابێنێ ئەگەر پارێژ نەبوو نەزەوقێ بێنە تااقەتی ئیشە بێنە تااقەتی پێکەنی نەبێ بە هیچ هەر حەزای شەخەڵ مەرحەبەی بکە ئەرەوەڵا باش خۆجاری جاران خەڵک دەوترێت زۆر هەژاریش بووە بۆ ئەم پەیوەندی ئەوە بەهێزەوە بەڵام ئێستا خۆ خەڵک ئەتوانین بڵێن لە جارانگە گوزەرانی خۆشتر بێت جاران خەڵک زیاتر ماندووش بووە لە ئێستا ئەمڕۆ خەڵک کابرات ماشاکەم کابرا پێشمەرگەیە
کابرا پێشمەرگەیە ئەچێت یەتۆ پارە پێ نێچێت لە گەرزەکەەکانی شای بخاتەوە دانیشە لە شایخانێکە سوابەت لێ بکات پێکەنینێک خۆشیەک قەیرانی دارایی وای کردووە کە پەیوەندیەکانیش نەمێنێ وای کردووە کە قەیرانەکانی نەمێنێ ئێستا خەڵک لەم ڕۆژە زۆرە خەڵک بێنەوتە خەڵک بێ دەراماتە خەڵک بێ پارەیە ئێشم پیاز و پەتاتە مێلوە خەڵک دەسەڵات نێ 2 کیلۆ بەسەرێک کۆ بکڕێت کابراڵی 2 کیلۆ پەتاتە 2 کیلۆ پیازم بەرێ ئابێ بۆچی بخۆ بە تەنیا خۆمی خۆمەگەێت بێتە سەرەوە ئەوە قەزیە ئەوەیە کاک محەممەد دەوترا جاران خەڵک زۆر شەوانە کۆ دەبوونەوە کاتێکی خۆشیان بەسرە بن لە ماڵانە یاری کوردەواریانە کرد شەوچەرێکی خۆشیان بەسەرەوە پێکەوە لە ئێستادا تاچەند ئەم پێدە کۆمەڵایەتەوە ئەم کۆڕکۆبوونەوە نەماون وەڵای ئەو پەیوەندی کۆمەڵاتیانە جاران وابوو ڕاستەکەی بەڵام ئێستاخانی ئەو پەیوەندی کۆمەڵاتیانە نەماوە جاران کۆبووینەوە لە ماڵانە قسەی خۆشەکراشتی باش باسەکرا باسی هەموو مەسەلەکانێکرا ئێستاکانێت لەبەر زروفێکی زروفەکەمان باش نییە خەڵ فەقیرە خەڵک ئێستاکانێ ئەم تەکنۆلۆژیا و مۆبایل و هینە هاتوتە پێش وێستا هەموو گەنجەکانمان خەریکی ئەوەن بەێنی شەوانە خوان بۆ مەشغوڵەکەن حەز ناکە خەڵکیش بێ ڕەحم بووە خەڵکیش بێ ڕەحم بووە بەڵام ئەمجا خەڵکەکەی زۆر بۆ ئێستا جاران بۆ نمونە باوکی من 6 حەودەیە ناسی بە دەوروبەری خۆیان بەڵام ئێستاکانە من لە سێمەنەوە لەوانەوە تاسن دۆست و برادەر و ناسیاوم هەیە ناتوانم بۆ وەکو جاران ئەو علاقەی زۆر کۆمەڵایەتی بڵێن هیچ بکەم لە ئێستا کەم بۆ تۆ پەیوەندی کۆمەڵاتەکە بەڵێ هەرەوەڵەکەم بە تۆ سروشکم بۆ جەنابێ ئیشتیە وەڵا کارمەندی تەندروستی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دەرونیەوە تا چەند هەستەکەیت مرۆڤ کە کۆبووە لە کۆڕ و کۆبوونەیەکە قسەی خۆشی تیا کرا بەسەراتی خۆشی تیا کرا هەست کرا مرۆڤ تیا پێ ئەەکەنێت تیا ئارامە بێتەوە تا چەند لە ڕووی دەرونیەوە لە ڕووی تەندروستیەوە بۆ مرۆڤ ئەمە گرنگی هەیە و ئارامە بێتەوە گرنگی زۆرە خۆی مرۆڤ هەر خۆی کائینێکی ئیجتیماعیە ئەنی کۆمەڵایەتیە کەسێکە کە بە تەنها ناتوانێت بژی وەکو گیاندارەکان کە زۆربەی گیاندارەکان بە تەنها ئەتوانن بژین بەڵام مرۆڤ بە پێچەوانەی ئەوانەوە پێویستی بە مرۆڤەکانی تر هەیە پێویستی بە دەوروبەر هەیە لەبەرەوە لە ناحی دەرونیەوە زۆر باشە بووی بۆ ئەو کەسە کە لە دەوری یەک بن کۆ ببنەوە قسە لەگەڵ یەکتریکەن من زۆر جار لەگەڵ خۆما وتومە چەند ساڵێکی کرد ڕەنگە قسەکردنمان لەبیر بچێتەوە لەبەرەوەی یا دانیشتون بە دیار تەلەڤیزیۆنەوە یا دانیشتون بە دیار ئەنتەرنێت و فەیسبووکەوە ئێتە توانە قسەکردنمان نامێنێت پێدوانیە کە مرۆڤ گۆشەگیر بوو ئەوەی کە جنا باسەکرد پێدوانیە نەخۆشە دەرونیەکان سەری لیاڵ بدات لە ئێستاشا خەڵکێکی زۆر لە کوردستانە ئەوەندەی من ئاگادار مەکو ڕاگەیانکارێ خەڵکێکی زۆر گیرۆدەی نەخۆشە دەرونیەکانە خۆشت باشە زانیت هەموو نەخۆشیە جەستەیەکان پابندە بە نەخۆشی دەرونیەوە کە دەرونە ئارام بوو نەخۆشی جەستەیەکان سەرڵەدات تا چەند ئەمە هۆکارێکە بۆی کە مرۆڤ ئیتر وردە نەخۆشی دەرونی لێ سەر هەڵبدا بەهۆی گۆشەگیریەوە سەری هەڵداوە گۆشەگیری خۆی هەر یەکێکە لە نەخۆشیە دەرونیەکان خۆی گۆشەگیری ئەوەی بە عەرەبی پێڵێن ئینفیسامی شەخسی ئەوە خۆی نەخۆشیەکە لە نەخۆشیە دەرونیەکان من تێبینی ئەەکەم کە ئەو شتە خەریکە ئەبێ بە دیاردە و هەیە لەبەر ئەوە باشتر وایە خەڵکەکە لە دەوری یەکتری کۆ ببنەوە لە دەوری کەس و کارەکانیان کۆ ببنەوە ئێستا من بەش بە حاڵی خۆم لە سلێمانی دانیشم هاتووم بۆ سەردانی ئێرە بۆ سەردانی خوشکێکم کە بەیوان چەند شەوێک بمێنمەوە و ئەم کاگعالیە یەکێکە لەو برادرانەی هەشتاکانم ئێستا کە لێرە بینیومەتەوە زۆر خۆشحاڵم کە ئەم دوو ڕۆژە بە یەکۆبین بۆ ئەوەی ئەو پەیوەندیانەی ئەو کاتە زیندووکەینەوە بەڕاستی تام و چێژی ئەو کاتە ئێستا دروست نابێتەوە ئەمەش هۆکاری زۆرە هەر لە تەکنۆلۆژیاوە هەر لە زروفی سیاسیەوە هەر لە باری گۆڕانکاری بواری ئابووریەوە ئەمانە زۆر دەوریان هەیە خەڵک لە جلوبەرێک ئەو من خۆم لە لادەکان تا 15 ساڵی تەمەنم بووە لە لادەیە ژیاوم بەڵام لە ڕووی خواردنەوە لە ڕووی پۆشاکەوە زۆر لە ئێستا خراپتر بووین گیرفانمان بەتاڵ بووە بەڵام لە ناحی دەرونیەوە زۆر مرتاح بووین پەیوەندی کۆمەڵایەتەکانمان زۆر تند و تۆڵ بووە لەبەر ئەوە پەیوەندی کۆمەڵایەتی دەرمانە بۆ ئینسانەکان لەم کۆمەلگای ئێمە وای ئایا پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ئێستادا لە چه ئاستێکدایە وەکو جاران نەماوە قەتسی لێ ڕەحم وەکو جاران نەماوە شتەکان زۆر فەرقی کرد پەیوەندی و علاقاتی خزمەت دۆسایەتی و کەس شتانە نەما حتا دراوسێ سەردانی دراوسێنە ئێمە هەمومان دابڕاوین لێ برا لە برا دابڕاوە کەس لە کەس دابڕاوە هەمووشی هۆکارەکە ژیان هەمووی بەشن ژیانە ڕا مەسەلە ڕەحموسی لەیە خەڵک ڕەحمی نەماوە بۆ کەس لە ساڵانی ڕابردوودا لە دێهاتەکانە بە تایبەت پەیوەندیەکی زۆری بەهێزی کۆمەڵاتی لە نێوان خەڵکا هەبوو خەڵک شەوان کۆ دەبوونەوە قسەی خۆشیانە کرد بەسەراتی خۆشیانە کرد
تا چەند ئێستا ئەم کۆبوونەوانە ماون ئەم پەیوەندە کۆمەڵاتیانە ماون وەڵایی کەم بووە هەر نەماوە بڵێ ڕەحمسیلە نەماوە کۆمە نەماوە هیچ بۆ کار چییە؟ وەڵای و کارەکەی قەیرانی داراییە و خەڵک دڵی خۆش نییە و قەیرانی دارایی بۆچی؟ قەیرانی دارایی دارە چ پەیوەندێکی بە کۆبوونەوەی من و توی ئەگەر شوێک دانیشم بێک قسەی خۆشکەین وڵای خەڵک دڵی خۆش نییە خەڵک دڵی خۆش نەبوو کۆش نابێتەوە جەوی نابێ نەوەڵا بەش خۆ ساڵانی ڕابردوو بەوە بە پیرانی تۆ زۆر لە ئێستا هەژارتر بوون بەڵام پەیوەندیەکان زۆر بەهێز بوون حەز ناکەی خەڵک بێڕەحم بووە مەسەلە ڕەحمسیلەیە خەڵک ڕەحمی نەماوە بۆ کەس تێراگەرە برسی نییە و ئەو مەسەلەکەی بۆ ئەو شەوانەی کە لە مەجلیسێکە کۆ ببیتەوە هەستە بە خۆشی و ئارامی کردو هەستەکەی کە مێشک سافە بێ زۆریش بەڵا هەستم بە خۆشی کردووە لەو کات ناکەی گۆشەگیری زۆر جار مرۆڤ تووشی خەمۆکی تووشی نەخۆشی بکە بەرە وڵات تووشی نەخۆشینی خەمێکی دەگات تووشی لە برچنەوە دەگا توش هەزار دەردسەری دەگا تا چەند ئەو پەیوەندیانە ماوە کە خەڵک لە ماڵێکە کۆ ببنەوە کاتێکی خۆش بەسەر بەرن وەڵی زۆر کەم بووە هۆکاری چییە؟ وەڵی هۆکاری چییە هۆکاری کەمبوونەوەی ڕەحمی خەڵکە هۆکاری زیادبوونی تەماحە هۆکاری ئەم شتانی نا هۆکاری چییە؟ دەوترێت لە هەندێک کەسم پرسیڵێ هۆکارەکە مەسەلەی ئابووری و نەبوونیە بەس خۆ خەڵکی زووش لە ئێستا نەبوونتر بوو وانە؟ بەڕای من وانە نەبوونی نییە ئینا ڕەنگە زۆر کەس ئێستا من بەش بە حاڵی خۆم قەت ئێمە ئەو نەمان نەبوو کە ئێستا هەمانە هەر هۆکاری نەبوونی نیە هەست ناکەی جارانیش دڵ خۆشتر بووە لە ئێستا زۆریش بەرەوەڵا بەرەوەڵا زۆر دڵخۆش ئارەوەڵا ئینا مەسەلەی نەبوونی خەڵک بۆ نەبووە ینی نەبووە بەڵام مەسەلەی نەبوونی نییە کە کابرا بێڕەحم بوو ئەم بشو یەکتر کەم بووە خەڵک بەرەو پێشوە بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر کەم بۆتە و هیچ باش نییە هۆکارەکەی چییە؟ وڵی هۆکارەکەی بڵێم چی خەڵگەر هین بە شوێن تەما ئاڕات هیلاکی تەما هیلاکی ماڵ و ئینە هەرڵە فریا ناکەوت بەڵام جاران ئێمە کە کاتێک لە لادێ بووین هەمومان بە یەک گیانە ژیین کە کاتێک کەسێکمان نەخۆشە بوو هەمومان سەردانمان نەکرد بە دەڕۆژ لەلایە بووین ئەو کاتەوا بووین بڵێن تەماح پەیوەندی کۆمەڵاتەکان لاوازەکان بەڵێ بەڵێ هۆکاریکی تریش هۆکاری ئەم مۆبایل و ئەنتەرنێت و شتیشە هۆکارە بۆ شتە باشە هەز ناکەی مرۆڤ کە ئەگەر خوانە خواستە لە ماڵی خۆیان کێشەیەکیشی هەبێت یان بێت تااقەت تێبیان نەخۆش بۆ نەبوونە کەشەوە چێ لە مەجلیسێکا کۆ بێتەوە لە ڕووی دەرونیەوە ئارامە بێتەوە ئارامە بێتەوە بە تاکید بەڵێ ئارامە بێتەوە بەڵام ئیمڕۆ هۆکارەکە نەکی ماڵێ هەمومان هەموو هۆکارمان هەیە هەموو کەسێ هۆکارێکی هەر هەیە بەڵام بە عام خەڵکەکە وای لێ هاتووە کە سەردانی یەک ناکەن سەردانی یەک ناکەن و بەڕاستی بۆ ئەو کار کاڵ بۆ تۆ لە پێ زۆریش بەهەرحاڵ پێنجۆن باشترە لە شارەکانی تر بەڵام پێنجۆنیش پێوەی دیارە دراوسەکانە دێنە سەردانە وەڵی سەردانەکەن بەس وەکو جارانی لە ساڵانی ڕابردوودا دەوترا خەڵکێکی زۆر پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بەهێز بووە لە مەنتیقە لادێنشینەکان و لە شوێنێک وەکو پێنجێنە خەڵک زۆر کۆبوونەوە شەوان کاتی خۆشان بەسرە برد قسەی خۆش پێکەنین گۆرانیوتن شەوچەرێکی خۆشیان بەسە بردۆ پێکەوە تا چەند ئەم پەیوەندی کۆمەڵایەتی جاران لە ئێستادا ماوە وڵای ئێستا هەر نەماوە بگرە خەڵک ئێستا بە تەلەفۆن و بە ئەنتەرنێت ئەم پەیوەندیانەی ڕێگەکانی کورد کردێتەوە بەیان شەوچەرە و یاری و کڵاوێن و دانیشتنی خێزانەکان و کۆبوونەوە نەماوە ئێستا بەڕاستە باشەوەکانەکە تەنها تەکنەلۆژیا یاخود خەڵکیش خۆی بێڕەحم بووە وڵی بێڕەحمەکە گەڕێتەوە بەوە هەمووی مەشغوڵە هەمووی ژیان وای لێ کردووە تەماحە یەک ناگرینەوە تەمانەیە پێویستی وای کردووە ئێستا هەمووی خەریکی ژیانی خۆیتی ئێشتا فریاش ناکەوێت هەر ڕاکەوەت فریان ناکەوێت ناکەی مرۆڤ کە کۆ بووە لە شوێنێکە قسەی خۆشی تیا کرا بەسەرهاتی تیا باس کرا لەوانێت تۆ بۆم ناگە لە ماڵی شۆگرفتێکە هەبێ کەچیتەوە مەجلیسانەوە لە ڕووی دەرونیەوە ئارام بیتەوە لە ڕووی دەرونیەوە هەروەها بۆ کەسایەتی بۆ پەیوەندی کۆمەڵاتەکان زۆر باشە بەڵام ئێمە هەمومان دابڕاوین لێ برا لە برا دابڕاوە کەس لە کەس دابڕاوە هەمووشی هۆکارەکە ژیان هەمووی بە شوێن ژیانە ڕاکات بێڕەحم نەبووە خەڵک بێڕەحم بووە ڕەحمەکە وێت تەنها بە مۆبایل یەکتر بەسەرەکەوەنە نەوە جوان لە دەنگ یەکە بەس یەک نابین زان لە چ بارودۆخێکان تو ئێستا بە چاو کەسێک ببینی جیاوازە لەوەی جوۆ لە دەنگی بێ بە پێی وتەی هاوڵاتیان
لە ئێستادا پەیوەندە کۆمەڵایەتیەکان لە ناوچەی پێنجوێن و دیهاتەکانی چواردەوریدا زۆر لاواز بوو کاڵبوونەوەیکی زۆری پێوە دیارە. هەندێک پێیان وایە هۆکاری مۆبایل و ئەنتەرنێت و تەلەڤیزیۆن و ئەمانە وای کردووە کە پەیوەندە کۆمەڵایەتیەکان کاڵ بکاتەوە. هەندێکی تر بۆ بێڕەحمی کەسەکانی دەگەڕنەوە کە سیلەی ڕەحم تاو کاڵ بۆتەوە. هەندێکی تر بۆ بێمیزاجی کەسەکانی دەگەڕنەوە کە ئەگەر کەسێ میزاجی نەبوو توانای ئەوەی نییە کە بچێتە ناو مەجلیسێکەوە و قسەی خۆشی تێدا بکە. هەندێکی تر بۆ بەتاڵی گیرفانەکانی دەگەڕنەوە کە گیرفانی بەتاڵ بوو خەڵک ڕەنگە تااقەتی نەبچێتە ئەو مەجلیسانەوە. بەڵام پرسیارێکیش ئەوەیە کە لە سەڵان ڕابردوودا خەڵک زۆر ماندووتر بۆ لە ئێستا، خەڵک لە ئێستا زۆر نەبووتر بووە، لەوانەیە ڕۆژ تا ئێوارە بە شوانیوە سەرقاڵ بوو بێت، بە داربڕینەوە سەرقاڵ بوو بێت، بە مەرداریەوە سەرقاڵ بوو بێت، بەڵام شەوان کۆبوونەوەی خۆی لە دەست نەداوە و لە ماڵێکە کۆبوونەتەوە و پەیوەندیە کۆمەڵاتیەکانی زیندوو کردوتەوە. لە ئێستادا ئەوەی بەدیەکرێت لەم ناوچەیە و لە شوێنەکانی دیکەی کوردستاندا بێڕەحمێکی زۆر ڕووی کردێتە خەڵک کە پەیوەندیە کۆمەڵاتیەکانی تەواو لاواز و کاڵ کردوتەوە. ئەوە لە شارەکانە هەر بەپرسە و بۆ شارێکی سلێمانی هۆلێرەوانە کە پەیوەندیە کۆمەڵاتیەکان هەر نەماون، تەنانەت ڕەنگە دراوسێ ناوی دراوسەکەی ئەو دیوی نەزانێت یاخود نەزانێت دراسەکەی ئەو دیوی کێیە و ڕەنگە ڕووی هەر نەبینی بێت. ئەوەی جێگەی دڵخۆشی بوو لە ناوچەی لادێنشینەکان و شارۆچکە و قەزاکان و ناحیەکانە کە پەیوەندە کۆمەڵاتیەکان پتەو بکرێت و کاریگەری لەسەر شارەکان هەبێت. بەداخەوە لێرەشە ئەوەش نەباوە. لە ڕووی دەرونیشەوە سەلمێنراوە مرۆڤ بە کۆمەڵ لە ڕووی دەرونیەوە ئارامترە لەو مرۆڤانەی کە لە گۆشەگیری و لە تەنیاییدا دەژین، چونکە مرۆڤ ئەگەر خەمێکیشی هەبێت کێشەیەکی شێبێت کە کۆ بووە لەگەڵ کۆمەڵە کەسدا دەردەدڵی خۆی ئەکات و فشارە دەرونیەکانی لەسەر خاڵی دەبێتەوە. بەڵام ئەگەر خۆی تەنیا بوو گۆشەگیر بوو بە دڵنیاییەوە گرفتە دەرونیەکانی زیاتر سەڵەدەن، نازانێت چۆن باسی کات، چۆن چارەسەری بکات، چۆن خۆی دەرباز بکات لێی. ئێمە هیوادارین پەیوەندی کۆمەڵاتیەکان سەر لە نوێ سەر هەڵبداتەوە و پەیوەندی کۆمەڵایەتی زیندوو بکرێتەوە بۆ ئەوەی کە ژیان خۆش بێ و مێشک ئارام بێ و دڵەکان خۆش بن. پەیوەندی کۆمەڵایەتی دەرمانە بۆ ئینسانەکان. لەم کۆمەلگایی ئێمە وایە جاران ئێمە لە لادێ من دیاودی ڕۆژنی شەو بۆ شەو نشینی و بۆ سوعاوەت و بۆ قسەی خۆش سەبەبی ڕێیسیش خەڵکە گۆشەگیر بووە، خەڵک مدمینی سیاست بووە. هۆکاری کەمبوونەوەی ڕەحمی خەڵکە، زیادبوونی تەماحە. ئەگەر پارێژ نمونە زەوقێ بێنە تااقەتی ئیشە بێنە تااقەتی پێکەنی نەبێ بە هیچ هەر حەزای شەخەڵ مەرحەبەی بکە. دەوترا لە ساڵانی ڕابردوودا لە دێهاتەکانە لە قەزا و ناحیەکانە پەیوەندی کۆمەڵاتی زۆر بەهێز بووە. خەڵک شەوانە کۆبوونەتەوە لە ماڵانە جێوێکی خۆشیان بەسەر بردووە، گفتەوگوێکی خۆشیان کردووە. تا چەند ئەمە ئەم پەیوەندی ئێستا یاخود ئەو پەیوەندی جاران لە ئێستادا ماوە و خەڵک کۆ بێتەوە شەوان. وڵایی ڕەم بێ کاڵەوە بوو بێتەوە پەیوەندیە، بەس بەشێکی کاڵبوونەوەکەی پەیوەندی بەم تەکنۆلۆژیایەکو تەلەفۆن ئەنتەرنێت ئەم شتانە ئەینا لە ناو ئێمەیە هەرماوەکو خۆی باشە لە خواوە زیابێ بۆ شێوە کەمی نەکردووەکە بڵێن وا بێت گلەیمان لێ هەبێت. یعنی لای ئێوە با بڵێن لە چواردەوری ئێوە پەیوەندی کۆمەڵاتیەکە هەرماوەکو جاران ماوە، هەڵبەتە شوێنێش فەرقەکات وایە. باشە کاتێک کە تۆ کۆ بیتەوە لە مەجلیسێکە دانشن سەرگوزشتەی خۆش بە تایبەتی ئەو کەسانێک کە بە تەمەنن باسوخواسی خۆشیان لای کۆوانی ڕابردوو تا چەند هەست بە ئارامی ئەەکەی تا چەند هەستەکە گرفتێکی شابێت لەوێ بە ئەدەی دیارە لە سەد ئیسفادەی لەکەیت کۆمەڵی خەمو خەفەتێ لەو کاتاکە دانیشی چواقسێ خۆشەکەیت ئەو خەمو خەفەتانە نامێنێت. باشە هەز ناکەی گۆشەگیری مرۆڤ بەرەو نەخۆشی دەرونی بەرەو گرفتی زیاتر بەرەو تووڕەبوونەوە شتانێ بەرێ. بەڵێ بە تەئکید ئینسان مرۆڤەکان زۆر ئێستا لە ئێستادا مرۆڤەکان زۆر گۆشەگیر بوونەتەوە. وەڵا گۆشەگیری مرۆڤەکانی ئێستا یعنی ئەگەر ئێستا ئەم پرسیارەی تۆ یان بەرنامەی تۆ لەسەر سیاست وارڕ بە هیچ قسەیەکم نەکردایە. سەبەبی ڕێیسیش خەڵکەکە گۆشەگیر بووە، خەڵک مدمینی سیاست بووە لەوانە دڵنیا بە ئەتەوە تەسیری هەیە لەسەر خەڵک گۆشەگیری بەڵێ چۆن تەسیری نییە. ئەم جیلەی ئێمەش باشە، جیلی دوای ئێمە ڕەن بێت کاڵتریش بێ و زیاتریش بێت بە حکومێک کە دەور و پشتەکەمانە وڵاتانە خەڵک هات و چۆکات ڕەن بێ پەیوەندی کۆمەڵایەتیان وەکو ئێمە نەبێت. دروستە؟ خەڵکیش خۆی بێڕەحم بووە زۆر. وەڵاهی بێڕەحم ئێستا من لەبەر کامێرەیەکە کە قسە بۆ تۆکەم بڵێم من وام نابێت. ئەبێ ئینسان بەگشتی باسیەکەن خەڵک هەز ناکە بێڕەحم بوو.
بێڕەحم بوونەکەی با بەتەکیید کە وایە بەس پەیوەندی بە چی وایە هەت شوێنەکە ئینسان بەرەو زۆربوون ڕۆی ئەو کاتە ڕەحم بەرەو کەمی ئەڕوە کۆمەڵگە زیایی کردووە وڵا ئێستاکانە و پەیوەندی کۆمەڵاتیان نەماوە بە هیچ شێوەیەک وەکار چییە؟ وڵای هۆ کارەکەی بڵم چیە نازان بێ ڕەحمی خەڵکە خەڵک یعنی وای لاتووە سەردانی خزمەکەی خۆشی ناکات بەڵێ تۆزای مرۆڤەگەر سەردانی چواردەوری کرد لەناو خەڵکە قسەی خۆشی کرد باس و خواستی یاگەر خەمی خۆیان ببا لە ڕووی دەرونیمەشی زۆر ئارامە بەڵێ بە تاکیدەوە شتێ معلومە زۆر ڕاستە بەڵێ ئەگە دوورە پەرێزیش بەدڵنیایەوە نەخۆشە دەرونەکان لێو سەهڵەیە بە تاکی تووشی هەزار دەردوو نەخۆشیە بێ ئەرەوەڵا ئەوە بێگومان شتێکی معلومە زۆر ڕاستەوە هەست ناگەی خەڵک زۆر بێڕەحم بووە بە تاکید زۆریش بەرەوەڵا یعنی لە حد بەدەر بێڕەحم بووە نازان بێڕەحمەکەی ئەوە چییە هەندێکە زەڵێ خەڵک پارەی پێنیە نەبوونیە بەس خۆ جاری جاران خەڵک لە ئێستا زۆرمان دووتر بوو لە ئێستا زۆر نەبووتر بوو بۆ پەیوەندی هەبوو بۆ ئێستا نییە بەڵێ بەڵێ وڵی لەخوا بەزای خۆی سەکانی بڵێ سارە نییە لەخوا بەزاویەوە چار ماڵێک دوو سیارێ هەبێت سیانی هەبێت سپاس بۆخوا بەس مەسەلە نازان بێڕەحمەکە چییە ئەگەڕێتەوە بەچی نازانەوەیان لە ساڵانی ڕابردوودا لە مەنتیقەی پێنجوێن و لادەکانی چواردەوریدا پەیوەندی کۆمەڵەتەکان زۆر بەهێز بوون خەڵک شەوان کۆ دەبووەوە قسەی خۆشی تیا کرد شەوچەریکی خۆشە بەسەرە بەر کۆبوونەوە بەسەرها دەگێڕایەوە لە ئێستاە تا چەند ئەم پەیوەندیە ماوە وڵایی لە ئێسەیشە لە بڵێ خەڵکی منتیقەکان ئەوەی کە هەر لادەیەکانە و هاتوونە ناو پێنجێ ناو شارەکەەوە ئەوانەی سەکانی ژێر سەردان یەکتری نەکەن ماوەنی سەکانیوانشە بەڵام ئیسەکانە بەوەی بارودۆخی دنیاوە بۆی خراپی گوزارانی خەڵکەوە ئەوە نماوە سەردانی خەڵکەکەی خەڵگەرە دەسەدانە ئەرە وڵا خەڵگە دەسەدانە مرفێخوشی سەردانم ئەچم بۆ دیەکەی خۆمان ئارە وڵا کاکی جانەوانە سەکانێ دەیەکی خەڵکی داڕۆخان داڕوخانە ئەو شەوانەی کە لە مەجلیسە کۆبوویتەوە لە ساڵانی ڕابردوودا هەستە بە خۆشی کردووە کە دائانشید کۆمەڵە کەس دانشن بەسەرەتی خۆیانە گەڕنەوە قسەی خۆشەکەن هەستەکەی شتیان لێوە فێر بووی ئەرەوەڵا پیاوە قەدیمەکان کۆبوون و جاری وای بڵێگە گەنجەکانە نەسیحەتی گەنجەکانیان نەکرد قسەی باشیان بۆکردن ئەرەوەڵا لەوە فێری شتی زۆر باش بوو ئەرەوەڵا براکەم ئەهات لەگەڵمانە تیانە بوو تااقەتی زۆر ماڵانی نەبوو لەگەڵ گەنجەکانە دانیشتن بەڵام تیاشیان نبوو ئەهات لەگەڵ گەنجەکانە دانیشتن قسەی خۆشیانە کرد باسی زویانە کرد گرنگە ئەم کۆبوونەوەنە هەبێت زۆر گرنگە ئەرەوەڵا زۆر ئەوە دابوونەری دەی قەدیم ئەرەوەڵا بێ هەبێت ئیسەکانە خەڵک زۆر سەردان یەکتر ناکەن لەبەرەوە وعزی خەڵک خراپووە لەبەرەوە وعزی خەڵک بەم شێوە نییە خەڵک پەستە خەڵک بێتاقەتە خەڵک نیەتی بەڵام زوو خەڵک سەردان یەکتری نەکرد زۆر بەگەرمی سەبارەت بۆ بابەتەی کە خستمانە ڕوو لە شارۆچکەی پێنجوێن بۆ چوونەکانی هاوڵاتیان بەو شێوە بوو سەبارەت بە پەیوەندی کۆمەڵاتیەکان کە لە ئێستادا بەداخەوە پەیوەندی کۆمەڵاتیەکان بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە کە چەندین هۆکاری لە پشتەوەی لەوانە تەکنەلۆژیا مۆبایل ئەنتەرنێت فەیسبوک و هەروە بێڕەحمی خەڵک نەبوونی و خەیرانی ئابووری کە هەموو ئەمانە کاریگەری لەسەر ئەوە دروست کردووە کە خەڵک نەتوانێت وەکو جاری جاران پەیوەندی کۆمەڵایەتیەکانی تونوتۆڵ بکات و لەگەڵ خەڵکیدا شەوانە کۆ بێتەوە و کاتێکی خۆش بەسەبرێت لە ڕاستیدا پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەگەر بوونی هەبێت شتێکی زۆر چاکە بۆ لایەنی کۆمەڵایەتی و کەسایەتی مرۆڤ چونکە لە کۆڕ و کۆبوونەوەکاندا مرۆڤ فێری ئەدەب و ئوسوڵی قسەکردن دەبێت لە مەجلیسە کۆمەڵایەتیەکاندا مرۆڤ فێری ڕەوانبێژی دەبێت لە قسەکردنە مرۆڤ فێری شەرم ئەبێت مرۆڤ فێری عیبە دەبێت مرۆڤ فێری ئەوە دەبێت کە ڕێز لە گەورە بگرێ و بەزەی بە بچووکا بێتەوە مرۆڤ فێری ئەوە دەبێت کە تەجروبە لە گەورەکانی پێشینەوە وەربگرێت و بتوانێت ئەویش جێگەی ئەوان بگرێتەوە لە کۆبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە وا لە مرۆڤەکات کە کەسایەتێکی بەهێزی بۆ دروست بێت جیاواز لەو کەسایەتیانەی کە زۆر جار بە بێهێز و لاواز دەردەکەون پەیوەندی کۆمەڵایەتیەکان فێری ئەومان دەکات کە ئاگاداری چواردەور و ڕووداوەکانی ڕابردوومان بین چونکە زۆر جار کەسە بەتەمەنەکان لە کۆڕ و کۆبوونەوەکاندا بەسەرهاتی ساڵانی ڕابردوو یاخود جەنگەکان یاخود کێشە کۆمەڵایەتیەکان یاخود مێژووی شوێنێک دەگەڕنەوە کە ئەمە هۆکارێکی باشە بۆ دەوڵەمەندکردنی زاکیرەی مرۆڤ و بۆ دەوڵەمەندکردنی کەسایەتی مرۆڤ لە هەموو ڕۆکانی ژیانەوە بۆیە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیەکان بوون کە لە ڕابردوودا زۆربەی کەسە ناودارەکانی پەروەردە کرد و
کەسە ناودارەکانی پێگەیاند چونکە حجرەکانی زۆر جار بە پەیوەندی کۆمەڵاتەکان دەناسرێن چونکە لە حجرەکاندا خەڵکێکی زۆر کۆ دەبوونەوە و لەوێوە وەکو مەجلیسێکی کۆمەڵایەتی خەڵک فێری ئاداب و تەقالیدی کوردەواری و چواردەوری خۆی دەبوو. ئێمە هیواداری پەیوەندی کۆمەڵاتەکان زین و بێتەوە بۆی خەڵک لە گۆشەگیری لە خەم لە کێشەی دەرونی بە دوور بێت چونکە لەکێ لە هۆکارەکانی مەجلیسەکان دووربوو لە نەخۆشی دەرونی لە خەمۆکیەکان ئەگەر تۆ گرفتێکە هەبێ لەو مەجلیسانەدا با ئەدەیت و دوورە بیت لە کێشە دەرونیەکان جیاواز لەوەی کە مرۆڤ لە گۆشەگیریدا تووشی چەندین کێشەی خەمۆکی دەبێت. لەگەڵ هاوکارم عەبدوڵڵا مستەفا پەیامەکانی هاوڵاتیانمان لە شارۆچکەی پێنجوێنەوە بۆ گواستنەوە. بەڕێ دەکەوم بەرەو شاری سلێمانی تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە دەسپێرین، خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.